نیشتەجێی شارۆچکەی کفریە لە ئیداری گەرمیان توشبووی جۆرێکی شێرپەنجەیە و زیاتر لە 100 کیلۆمەتر ڕێگای بڕیوە بۆ ئەنجامدانی پشکنینێکی پزیشکی کە بێ بەرامبەر بووی ئەنجام دەدەن. زۆر دەستخۆشیان دەکەم، زۆر شتێکی زۆر باش و زۆر عالەمە زۆر پشتی بێ پارە و بێ خەرجیە زۆر دەستیان خۆش وڵات پشکنەی زۆر ڕێک و پێک و جوان بوو. دەستیان خۆش مەمنونیانم. سانتەری توێژینەوەی زانستی نەخۆشخانەی هیوا لە ڕێگەی چەند تیمێکی تەندروستیەوە پشکنین بۆ هاوڵاتیان ئەنجام دەدەن بۆ دڵنیایی و توشبوو یان نەبوونیان بە شێرپەنجەی پرۆستات. ئەوانەی سەردانیان دەکەن ڕەگەزی نێرن و تەمەنیان سەرووی 50 ساڵە بەهۆی ئەوەی لە جیهاندا زۆرترین توشبووی ئەو جۆرە نەخۆشیە پیاوانی سەروو 55 ساڵن. هیچ شتێکم نییە، بەڵام هاتم بۆ دڵنیایی خۆم بزانم ئایا کێشەیەکم هەیە لە پرۆستاتە یان نە، هاتم فەحسێ بکەم تەنها بۆ ئەوە بووە. ئەمە شکارێکی زۆر باشە بزانن خەڵێسا زۆربەی خەڵکەیە لەوانەیە سەرەتان زۆر بووە، ئیلتیهابات زۆر بووە، کێشەی تر زۆر بووانە لە نەخۆشیەکانێکی لەوانە پرۆستات لە پیاوانە. هاتم بزانن ئایا خەڵک بەڕاستی زەڕورە کە بێت فاسی خۆی بکە بزانە ئایا هیچ کێشەیەکی نییە لەوە، زووتر ئەگەر پێ بزانن زووتر ئەتوانێت چارەسەری بکات. بەدەیان هۆکاری جیاواز جۆرەکانی شێرپەنجە تا دێت زیاتر دەبن. پێشتر چەند جارێک بەرپرسانی نەخۆشخانەی هیوا و شارەزایان هۆشداریاندا لە زیادبوون و هەڵکشانی توشبوون بە نەخۆشیەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان و سنووری پارێزگای سلێمانی. ئێستا سانتەری توێژینەوەی نەخۆشخانەی هیوا بە ئامانجی کۆنتڕۆڵکردنی کەسانی توشبوو لە ئاستی سەرەتادا هەڵمەتی پشکنینی بێبەرامبەریان بۆ جۆرێکی باوی شێرپەنجە دەست پێ کردووە. ئێمە هەدەفمان لە هەڵبژاردنمان بوو ئەم شێرپەنجەیە لەبەر ئەوەیە کە دووهەم باوترین و زۆرترین جۆری شێرپەنجەی لە پیاوانە و سەبەبێکی تریش ئەوەیە کە هەنێ جار لە مەرحەلەیەکی بیدائیە کەسەکە لەوانەیە هەستی پێ نەکا، هیچ عەرازێکی نەبێ، کاتی عەرازی بۆ دروستە بێت نەخۆشیەکی لە مەرحەلەیەکی متەقەدیمەیە و کار لە کار ترازاوە و بەداخی ئەوانێ زۆربەی زۆری ئەو نەخۆشانەی کە ڕوومان تێئەکەن نەخۆشیەکان لە مەرحەلەیەکی متەقەدیمایە. بەپێی ئامارەکانی نەخۆشخانەی هیوا ڕۆژانە 500 بۆ 1000 کەس سەردانیان دەکەن و هەر ڕۆژە و دەبۆ 15 نەخۆشینی تۆمار دەکرێت. لە کوردستانیش هاوشێوەی جیهان لە دوای شێرپەنجەی پێست باوترین جۆری شێرپەنجەی پرۆستاتە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.